مقتدا سەدر ئامادەکاری دەکات بۆ گەڕانەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز زانیاری لەبارەی گەڕانەوەی سەدر بۆ گۆڕەپانی سیاسی عێراق ئاشکرا دەکات. ئەم کاتتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە مقتدا سەدر ڕێگا خۆش دەکات بۆ گەڕانەوەی بۆ سەرشانووی سیاسی عێراق. ئەمەش دوای تێپەڕبوونی 2 ساڵ لە شکستێنانی هەوڵەکەی بۆ پێگەێنانی حکوومەت بە بێ ڕکابەرە شیعیەکانی. ئاژانسەکە ئاماژەی بەوەش کردووە کە گەڕانەوە چاوەڕوانکراوەکەی سەدر دەدەچێت لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2025 دابێت کە هەڕەشە لە هەژمونی هەڵکشاوی ڕکابەرەکانی دەکات. ئەوانە حزبە شیعیەکان و گروپا چەکدارەکانی نزیک لە ئێران و لەباربردننی ئەو سەقامگیری ڕێژەیەی عێراق بە خۆیەوە بینوێتی بەم دواییان. ڕۆیتەرز دەڵێت ڕەنگە زۆرینەی شیعیەکان پێشوازی لە گەڕانەوەی سەدر بکەن، بە تایبەتی لایەنگرەکانی تا زۆرینە لە ئەنجارە ئاینی و هەژارەکان کە سەدر بە پشتیوانی هەژاران دەزانن. ڕۆیتەرز لەگەڵ 20 سەرچاوە قسەی کردووە لەوانە سیاسیەکانی ڕۆتی سەدر و گروپا ڕکابەرەکانی و پیاوانی ئاینی و سیاسی و بەرپرسانی حکومی و شرۆڤەکارانن تا زۆرینان بە مەرجی ناونەهێنانیان قسەیان کردو. ئەمەش بەهۆی هەستیاری بابەتەکەەوە. پەرلەمانتارێکی پێشووی ڕەوتی سەدر دەڵێت ئەمجارە ڕەوتەکەیان گڵوتینێکی بەهێزتری هەیە لە پێشووتر بۆ بردنەوەی ژمارەیەکی زۆری کورسیەکانی پەرلەمان و دەیکێنانی حکوومەتی زۆرینە سەرەڕای ئەوەی بڕیاری کۆچایی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بە فەرمی نەدراوە. ڕۆیتەرز ئەوە ئاشکرا دەکات کە ئێران بەشداری سەدر لە ژیانی سیاسی بە گرنگ دەزانێت خۆش بۆ پاراستنی سیستەمی سیاسی تا شیعە هەژمونی کردووە بەسەریدا سەرەڕای ئەوەی تاران ڕوانینەکانی سەدر لە بارەی دانپێدانانی وەک تاکە هێزی باڵادەست ڕەت دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە بەر لە مانگێک بە واژووی خۆی مقتەدا سەدر ناوی ڕەوتەکەی خۆی گۆڕی بۆ ڕەوتی شیعەی نیشتیمانی. خۆشەکەم جار بوو کە بەو ڕوونیە ڕەوتەکەی وەک ڕەوتێکی شیعی بناسێنێت لە کاتێکدا پێشتر بانگەشەی بۆ ئەوە دەکرد ئەوە سەردەمی مەزەبی و تایفی لە عێراق بەسەر چووە و نابێت بۆی بگەڕێنەوە. ئەرشاد